سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە شاری هەولێر چاومانەکەوێ بە کەسایەتیەک کە یەکێکە لەو کەسانی لە کۆندا یاخود چەند ساڵێک لەمەوبەر بە پاڵەوانی لەشجوانی ناسراوە لە ساڵی پەنجاکانە وەکو خۆیاڵێت کە بە کاک جەلال غەریب ناسراوە. کاک جەلال لەم بەرنامەیە قسەمان بۆ کا لەسەر لەشجوانی و یاخود مێژووی خۆی لەو یاریەدا. سڵاو لێبێت. ئەوەلەن بەخێر هاتن سەر هۆرد و چاوی و برات سوپاسی شوعرتان دەکەین. ئەمن کابرایەکی معروفم لە جەریدات و ئەوی بمناسی هەموو عالەم دەمان ناسی. بەس بڕە گلەییم هەیە لە ناحیەی ئەو برایەنە پێشڕەوی ڕاضەی دەکەن. لە چ ناحیەک لەو ناحیەی دوو ماک پارەمیاندایە مانجێ 500 دینار پارەکەیان بڕی. باشە ئەوە تەژیع ڕاضی ئەو تەحرە دەبی. ئەمن 2 ساڵیش بەتەڵ عێراق بم لە لەشجوانی مجەلاتم هەیە ڕسمم هەیە. دوایە چوومە کنیان گوتم ئەو پارەیە لۆ لێتە لە منتان بڕی گەڕاوە یەکەک ڕەمزی وەلیەک دنیا هاتیە لەوێ پۆزی لێدەدا لەسەر ڕاضیان. گوتە من مام حاجی ئەتو بڕۆ ئەوەلیاتت لە بەغدایە بهینە وەرە چەندی دەوێت ڕاتە بدەینێ. ئەمش گوتم ئەوەلیاتی من لە نادی مەهداوی مایە ئەمە 3 ساڵ لەوێ گەمەم کردێ لەگەر عەلی گەیاری لەگەر عەباس هەنداوی لەگەر ساڵح جۆباوی موسڵێ هەموو لەگەر ئەوانە من بەتەڵ بوومە. 3 حکومەت 4 حکومەتم ئەمن بەڕێ کردیە چاوتەن لەو 500 دینارەی هەبوو لە مشتان بڕی. مەعادەیوی 3 ساڵش لەسەر دەوڕا چێژرامە ئەمن لە سزنی مسەیبی لەگەر ئازاد بەڕواری وەزیر هەرێمە لەگەر مامۆستا جوو بوکیانی بەڕەحمەد بی و لەگەر عەبدوڵڵە خەیاتی بەڕەحمەد بی هێستا کوڕی وەزیر بەلەدیاتی شارەوانی هەولێرە ناوی سەمیرە. لەوانە بمان پرسن 3 حکومەتێک کە خۆتەڵی 3 حکومەتی بەڕێ کردووە باشە؟ لەو 3 حکومەتەیە کامیان پشگیریان کردی؟ چ لایەک پێشگیری؟ من ناتانم نایوانە بڵێم ئەوانە مەوجوددانە دوای عەقدم لێ دەگرن. زانیت هەموو عالەم بە گلەییە ئێستا لە چ ناحیەک لەو ناحیەی زۆر برەدەر هەیە شادەی هەیە تەعینات نییە لە دەربارەی وەی لێرانە عالەمەکە متاسیر بۆ عەرەبانەی داژووە و بێ ئیشە ئیش ببینەوە عالەم متاسر نەبی و گلەیی نەکرێ. ئەوەندەی ئەمە دەمانەوێت بە پێشکەوین دوای ئەمە لێ بدرێن بەسەر خۆمان دانایەنەوە داخی. تا چەندێک هەستەکەی وەرزش لەم وڵاتەیە پەرەی پێگیراوە و پشگیریەکرێت؟ چێ؟ بەخوا ئێستا کە لەو بڕوایەی داما ئێستا ئەوی لەگەریان بی تەقسیری لۆ ناکەن ئەوی لەگەری شاندانە بی قونیشان پێ ناسڕنەوە. باوکە چۆن نەبینیتەوە؟ باوکو ئەڵێ وەختی خۆی پاڵەوانێک بوو تۆ چۆن نەبینی؟ ناتوانم قسەکەم خۆی تەقسیمەکانی شایدیە بۆ ئەزان ڕست ئەمە وێنەی یاریزانی لەشجوانی جەلال غەریبە کە ئێستا چاوپێکردمان لەگەڵا کرد لە ساڵی 1950 ئەم وێنانی گرتووە. بەڵام ئێستا کە بینین لە وێنەکانە ئەمەنشی گەنجی هەیە و ئێساش لە بەردەم دوکانەکە خەریکی شەربەت فرۆشتن. ئەمە وێنەکانی بێتین. ئەمە ئەو پیاوەیە کە ئێستا قسەی بۆ کردین لەم بەرنامەیە لە تەمەنی گەنجێتەیە بێگومان. کە بینیم ئەوە ئاسان لە دەستدا بوو لەگەیەک باسی ئەوەز ئەمان تەماشا ڕسمەکانیم کرد ڕاستی وەکو شارەزایەک لەسەر ئەوە لەش جوان ینی ئەگەر بتەوێت بچێت ناو دنیای وەرزش پرسیارم لێ کرد ئەوش وەکو برێن وەڵامەکانیم داوە دەبی پێشتر نای بە هەڵە بچێت ناو دنیای وەرزش یان ڕاضەکان لەش جوانێ برێن قۆناغەکانی بە من گوتم سەرەتا ڕاستی زۆر عەزەکەم ینی بچمە ناو ئەوەی وەرزش ئەو ڕاضیانە کە پرسیاری لەم کرد. بەێ ئەو کەمنی بینی لێرەکسەر برێن بۆ پرسیارمە لەگەی ڕاوسام تەوشار ڕسمەکانیم کرد ڕای زۆر عەزم کرد بووگەمە کەسش ئەوها کە زانیاری لەسەر برین وەرزش بەگرم لەسەر ئەو ڕاضانە زۆر ینی زۆر زانیاری لەسەرەوە دامن کە سەرەتا بچمە ناو ڕاضیات وەکو تەماشا وێنەکانیشم کرد هەر برێن پرسیارم کرد ئەمش بۆم لێ دەگوتی بەرێ زۆر ئاسانیشە بەڵام دەی بە قۆناغ. لە ساڵی چەند تۆ پاڵەوانی عێراق بوویت؟ ئەمن لە ساڵی 50یەکان ئەمن 2000 لە ڕەباعین و لە لەش زوانیش یەکەمم دەرچوو
پرسیارێکم بێگومان ئێستا ڕەنگە توانای وەرزش نەما بێدوانێ کو هێستاش لە هێزار ڕۆژێک نان ڕۆژێک سعاتە گەمەی دەکەم یاری ئاسنەکەیت لۆ خاتری وەی جسمم شەحمیاتی بەسەر دانەکەوی ئەمن دوایە موارد سیمە ئەمن ئەگەر ڕاضە نەبا ئێستا لە مێژ بوو لە بن عاردی بوو خوانەکات تەمەنە درێژ بێ ئێستاش توانی تەمرین بەم ئاسنانە بکەیت چێ ئەوانم لە مالێ هەیە ئاسنم هەیە لە مالێ لە مالێ گەمەی دەکەم تەمرینی خۆم هەیە ئەوە دمبڵۆزە ئەوە نەوعە تەمرینی خۆی هەیە پێنج پرێس نەوعە تەمرینی خۆی هەیە ئەوزە هەر یەکی بە نەوعە تایبەتی خۆی تەمرینی خۆی هەیە ئێستا هیچ تەلەڤیزیۆنی ڕاگەیان نییەک تۆیان بەسەر کردوەوە کە ئەم مێژۆ کەیفمان بە یەکدری نایەن ڕاضیەکانی هەولێرە ما احترامەت لە بۆیان نەکۆ ئەوانە ئەگەر شعوریان هەبی مەفروزە کابرایە من قەدیمم چار ریاضی بوون ئەمە لەو هەولێرەی کامل حەدادە کە بوو بە ڕەحمەت بی سەرفرشتیمەی دەکرد ئەو لەو گڵکەندێک گەمەمان دەکرد یەکەم تەمرینی وەی بوو تەوزیهاتی ئەو کابرایە بوو دەگوت نابی مەشروبی بخۆن نابی لە دوی زغارەی بی نابی لە ناحیەی جنسی بگەڕێت نابنە ڕاضی یەکەم تەوزیهاتی ئەو کابرایە بوو گوێ لە ڕێنمایەکانی بووتی وەختی خۆی کە من ڕێنمایی کراوم جگەرە و مەشروب و ڕێنمایشی بە من گوت کە یەکەم جار نابی ئەگەر بچە ناو وەرزش یەکەم جار دەبی لە ڕووی جنسی لە دوور بکەویەوە دواتر لە جگارەکەشان دواتریش لە ڕێنمای خواردنەوە شتان الحەمدولیلا مژ لەوانە دوورم کە پێش گوتی ئەو جەتەوە تەنها گرنگی پێ بدەی بەڵام نەک ماوە یان بەهەڵا چکە بەهەڵەوەکردن وەرزش زۆر خەتەرە لەسەر لەشت ئەم دوکانی کە ئێستا تۆ ئیشی تاکەیتوانەوە کوڕەکانتن لێرە ئەوە کوڕەکانم من هەر یەکی سێ چار منداڵیان هەیە سێ کوڕ من هەستێکی مسعادەم دەکەن ئیش دەکەن و چ دەمینێ پەش دەکەین و دەخۆین و هەڵدەستینە پێوە حتی ئێستا لە عارد و لە عەسمان چ ڕاتبشمان نییە چاومە لەو توکانەی دووریە وەرزشەوانێک کە بوو بێتە پاڵەوان لە دەروی ئەم وڵاتە ئەبێ پلەیەکی چێ بێت و وەسعی مادی چەندێک باش بێت بۆچی لە وڵاتی ئێمە ئەوە دەمینێ لەسەر دەولەت مساعدەکردنی ئێستا ئیبراهیم داتری ساسەکەیە لە تورکیای تەیارەی هەیە هەندە زەنجینە چەند خانی هاتیە لێرە کردی خێرمان پێکات هاتیە مساعدەی ئەمەی دەکە لێرانە خانیمان لۆ دەکە ئەوە کابرا گۆرانی بێژەکە چاوشە لۆ لە جان ئەوها لۆ ئیمەژەوها بەتەڵەکە کەس خونی پێناستڕی بڕۆ ڕسمەکانیشم بگرە لە دوایی پیشانی بینەرانی شین ئیشەکەمان دوور لە تۆ پیشانی بینەرانی شین و وێنەکانتان بینی ئێمە و زۆر خۆشحاڵ بووین لەم بەرنامەیە کە بە بەڕێز دەگەشتین حەزەکەین قسەکەین لەگەڵ مانجێ جارێک بگەڕێن ئاڕای ئەو ملەتێ وەرگرن بزانن چ دەلێن چ نالێن ئێمە بە بەردەوامی ئەگەڕین و بە بەردەوامی لە ناو خەڵکاین و نارتینی هەموو لایەنەکە لۆمان ئێستا عالەم زاری دەکاتەوە دەلێ خۆشکەم بە کفندزی وەهابی دەبی معنای چیەوە بەڕێزان ئەمە ڕای وەرزشەوانێکی دێرینی شاری هەولێرە کە قساکە لەسەر وەسعی خۆی و لەسەر وەسعی ئەم وڵاتە پێی وایە هێشتا هیچ مەسەلەیەک بەباشی نەکرا و هیچ بارێک لەم وڵاتەیە بەباشی پێش نەخراوە ئێمە ڕای ئەومان وەرگرت و حەزەکەین بڕین لای کوڕەکانە قسە بکەین بزانین کوڕەکانە چۆن مێژی تۆ جێڕنەوە و یادەوەریەکانی ئەوان چێ لەگەڵ تۆیە ئەوان تەمەنی من نینە دوونێ شیریم دەداوانە ئەوانە سوانی ئەوەلیاتی من دەچی ئارایوانە وەردەگری ڕایان چێ بەرامبەر باوکە ڕایان سبی هەموو بێزاری نەما ڕاستی تۆ کوڕێو نیت ناکەم باوکە چۆنە بینی تۆ باوکو ئەڵێ وەختی خۆیم پاڵەوانێک بوو تۆ چۆنی بینی ناتوانم قسەکەم خۆی ئۆتۆبوسەکانی شایدیە بۆ ئەزام وەکو ئەو یاریزانێکی دێنینە بەڕاستی ئەمە لێرە شارەزای هەر دوکاندارێکی دێنینیشە ڕسمەکانیشی بەخۆی شاید حاڵن ئەو ڕازی ئەو دیکە من تقریبەنەوە 3 مانگە دەکەم بەڕاستی زۆر خۆشە ینی ئیسفادەی لێ دەکەم باسی ئیشەکەم کە خەیاتم ئێواران کە ڕسمۆ تەمرینەکەی دەکەم وەکو فەیەک لەو یاریزانە بەڕاستیم پێم باشە ینی ڕسمی وەرزیاتەوەی لە قاعەکان ڕسمی یاریزانی عالەمی لێ بدرێ با ڕسمی وانەژە بێ
بە حکوومەت قەرار بە بڵێ هەر یاریزانێکی کۆن باڕسمی لە ناو قاعەکان دەبێت چکەوانە ئەوان بیان بمینێ ئەو شتانێ بمینێ یوان و یادگاریەکانە وێنەکانی وان بەڕاستی ئەوە میمە. ئەمن لێرە ئێستا ساردەمەنیمەیە 45 ساڵە توکانمە ئێرە لەم شوێنەیە لەو شوێنەیدا بووم ئەوە حەسار بوو ئێرە وەختی خۆی توکانم گرتیێنە ناو لێران. ئەو کەسانەی کەسایەتیانە چێ بوون کە وەختی خۆی لە پەنجاکانە کە تۆ بوویتە پاڵەوان لە شاری هەولێرا چێ بوون ئەو کەسایەتانی کە لەگەڵ تۆ هاوڕێ بوون؟ بەێ تەها بەلوعەچی بوو، عەزیز تەشریف بوو، عوسمان حەداد بوو، جۆبرائیل چایچی بوو. ئەمە ئەو چار کەسە بوون گەمەمان دەکرد لەو گرکەندەی دوو غرفە خانیمان گرتە بوو. دوای نادی بروسک کراوە لێرە هاتن ئەمنیان برد گوتیان لەبۆ لە زوانی ئەوە بوتوڵەتی عێراق هاتیە مووسلێ زۆر حەز دەکەن مشتەڕەک بی لە گەرمان. لە لای زوانی یەکەم و وەرگرت لەسەرەوانە، لە ڕەباعینش لە وەزنە تەقیلیشم یەکەم وەرگرت. ئەوجە بە شەرتێکی مانجێ 500 دینارمیان لۆ بڕی، لە پاشەوی 500 دینارەکەشیان بڕی، لۆ پشتیان داناوە شێنم و لەگەریان نیمە ئەوەیە سەبەبەکەی. پرسیارێک تەمەن چی لێ کردی کە لە وەرزشی خستیت؟ تەمەن ئێستا کەش ئەمن تعادای لەو ڕاضیانە دەکەم خۆیان بە ڕاضی دانایە بابێن لەسەر سمێل تراشینی دەستی من با بدەن ئەگەر خۆیان بە قووەت دەزانن. ناوەڵا زۆر ینی ئێستا تەماشا دەکەم لە چاوتەمەنەکەی خۆی ئەو قیافە ئەو شکل لە جوانەی هەیە وەکو پیاویتر نییە وها بە خواروشتوا بڕا زۆر میمەلەوم ئێستا هەر جارەکە بێدا بم لێرە نزیکم دوکانەکەم لێ هەر جارەکە ڕسمان دەبین خۆم تەژیا دەبم ئێوارەکەی جوانتر تەمرین دەکەم. هەنێک کەسێ وەرزش مەسەن کەسێک کە جسمێکی باش شێبێتوانە جستەیشی باشێ بێت بۆ کاری تونوتیجی بەکارێنێت تۆڵێ چی لەسەرەوە؟ نا بە پێچەوانەوە یەکەم شت کە دەسیتە ناو دنیای وەرزشی ئەبێ ڕوحی لێبوردەیت هەبێت. ئەوە زۆر میمە بۆ وەرزشمان لە هەموو یاریەکانیش خۆمان نەیبینین خاستن لە جوانی زۆر میمە. بەڵام من ڕێیەکەشمە بۆ بەس شاعیر بۆ گۆرانی بێشەیکەل بۆ بکرێ با کابراایکی والۆ تەمەنە بە هەیکەلێکی بۆ بکەین وەرزشوانێکی دێرینە. تۆکو گەنجێک کاتێک کە یاری ئاسنەکەی توانە هەنێک گەنجێ مەسەلەن لەگەڵ ڕێزمان بۆ هەموو گەنجەکان کە یاری ئاسنەکەن با بڵین پۆزێک دروست دەکەن لە جسمیانە و ڕاوەستانیانوان و کە بەڕێگای ڕۆن چێ بار هەمەر هەر بۆ خۆی تەمرینەکە وایە تەمرینەکە ئەڵی لەش جوانی تۆ ئەبێکە لەش جوانە ئەبێت خۆت دەرخی ئەنی ڕاستە ئێستا زۆر یاریزانەیە خۆی دەرناخە ئەڵێ نا بۆ خۆم ئەیکەم بەڵام جوانی شاگەر تۆ فەرقێکە دەبێ مەسەلەن ئێستاکە تۆ جسمت جوان بێ خەڵک بیبینە بزانی کە تۆ ریاضی جیاواز لەگەڵ ئەو خەڵکەیە ئەوەی کە عەزی لێ بە لاسایت کاتەوە ئەوەی عەزی لێ نەبا ئەحتیاجی خۆی بێ. شتێکی خۆشە بۆ بگەرمەوە ڕۆژێکیان ئەڵەن برادێک ئەچێت ناوە ئەنووسێت بۆ دەورەیەشی با بڵین خولێکی یاری ئاسن باشە هێشتا تەمرینیشی نەکردووە کە ناوەکەی نووسێتە دەرەوە یەکسە پۆز لێڵێ جسم گەورە بووە. شتیوا هەیە ئەوە جارێ نا من شتێکی خۆشتر بۆ بژێرمەوە ئەوە کابرایە بە کۆڵان لێدا دەڕوا خۆی وا لێکە دسمیەوە هاڕوا خۆی لێ کردوێتەوە میش چەند ڕۆژێکە تەمرینەکە بەڵام مەسما گەنجێکی ڕێ پێکن وەرە بزانین بانجێکم وەرە بزانین لە هادڕۆی ئەوی لێکڕاکە ئای کوێ شفتێکان واللهی بەرامبەر ئەو گەنجانە احترامان لە بۆیان دەلێ عەقل السەلیب و جسم السەلیب مەفروزە ئەو ئینسانانە نابی پۆزی لەسەر یەکێکی دی لێ بدا چیە دوو ڕۆژ ئاسنی گەمەی دەکا ئەمە لە ڕاضە لێ دەبینەوە دەهاتینەوە بەمەیان دەگودا ئەوانەیە شەقاوە ئەوانەیە ئەبوو قامە ئاورمان دەداوە دەبینی لەگەرە مەیتیان ئەمەش فکری وەمان دەکرد بچی شەقەکی لێ بدەین دە شەقمان لێ بدە کەفیەتمان لێ ناکە مەزبور دەبین چاومان لە بەرە خۆمان دەنە ئەوها متەخەلیب بۆ ڕاضە هێستا کەش ئەتو ڕاضە دەکەی لۆ خۆت دەکەی لۆوەی ناکەی پۆزی لەسەر خەڵکی لێدەی واللهی خۆی
حدم نییە تێکەلی ئەوی شەی بم چونکە عمردان لە دەست خوایە بەس سەبەبی هەیە ئەمن لەو بڕواایەیدا بووم ڕاضەم نەکرد با هێستا بەدەستی هەلمیان دەگرددایەندەنە چونکە لە تەمەی ئەو عمرەی وەچی ئەوانش ئەو حەبوو دەرمانانەمان قود نەدایە نەخواردیتمان نان نەبوو لە ساڵی پەنجایەکانەمە بخۆین. ئێستا ئەو گەنجە قسێکی زۆر جوانی کرد ئەم بەڕێزە ئەڵێ حەز دەکەم ئەم وەرزشەوانەی کە لە شاری هەولێر هەیە یان لە شارەکانی تری کوردستانە پێکەریان بۆ بکرێت و لە جیاتیەوەی کە ڕسمی بێگانە هەڵواسن بیانی هەڵواسن لە شوێنی تەمرین و شتەکانە ڕسمی ئەم پیاوانە هەڵواسترێ باشترێکە و گلەوەی کە ڕسمی خەڵکی بێگانە هەڵواسترێت خۆی هەرواسین لە دەست دەولەتیە دەولەت ئەگەر مەیلی لێبێ ئەوها لەقەیان پێ بکەن لە زەریدات و لە تەلەڤیزیۆن بڵاو بکرێتەوە و قسە بکرێ وەک لەسەر ریاضەی ئەوە خۆی ئیعلان ئەوە بە قووەترێن لە هەموو وی هەروەسرێ. ئێمە ئەم بەنامەیە ناوەنین ئێمەش پاڵەوانمان هەیە تەمەنە درێژ بێت و تەمەنە زیاتر بێتوانە و خوا بۆ خدا موفقتان بکە سپاسی شعرتان دەکەین ئەمە زۆر پێ خۆشحاڵ دەبین ئەوها بگەڕێن ئارا وەربگرن بزانن مەشاکلی چییە مشکلی چییە مەشاکلی مشکلی بێ ئیشی چییە بێ مادەیی چییە گەنجەکانی مەحەموود دەگەڕێن دەسوڕێن ئامودی دەژمێرن نابی ئەوها بین دنیا منیە خۆی بە کوردستانی شۆر کردەوە دنیا منیە خۆی بە عێراقی شۆر کردەوە لە زەنجینی لۆ ئەمەوە هامان لێبی. داواکاری تۆ چییە وەکو وەرزشەوانێک و وەکو کابرایشی بەتەمەن لە شاری هەولێرە؟ داواکاریەکەم ئەوەندەیە بە عەزیزم بلێم ئەمە هەر وەختەچی لەگەر ئەفکاری فکری ئەو ئینسانانەنە وەچی تەژیعی ریاضەی دەکەن تەژیعی ئەو نەوعە حسابانە دەکەن پێشکەوی بەس بە شەرتەچی بە مادە نەک معنەویان ئەتو مادە مساعدەی بکەیت دە هەندە زەوق دەکەوتە سەرێ و تەژیع دەکەوتە سەر ئەو ئیشەی. خۆشەویستان ئێمە کاتێکی خۆشمان لە بەردەم قەڵایە لەگەڵ کاک جەلال بردە سەر هیوادارم ئێوەش چێشتان لە قسە خۆشەکانی بینی بێت و ئەوانی کە وەرزشەوانن چێژێکیان لێ بینێ بێت و ببێتە ئامۆژگارێک بۆ ئێوەش. بەخواتان ئەسپێرم کاتێکی تێکترێ بینینەوە هەل هەولێر بەردەوامین خواتان لەگەڵ. ئامین سپاستان دەکەین ئەفکار و فکرتان هەروەها بە قووەت بی هەر وەختە چش ئەمە لەگەر ئەو کەسانەینە وەچی ئەفکار و فکریان لە بۆ بەراو پێشەوە دەڕوە.